من ئەگەر لەگەڵ مابنژ هاوڵاتیەک لە ناوچەی لە بادینان و لە بەردەڕەشەوە ماوەی سێ شەو سێ ڕۆژە بەپێ هاتوۆتە شاری سلێمانی و بۆ دانانی تاجەگوڵین لەسەر مەزاری لەسەر دوا مەنزڵی سەرۆک مام جەلال من ئەمێ بچمە لای ئەو پێشمەرگەیەکیش ئەگە بێت ئێرە بزانم جەنابەت لەکوێ هاتوو چۆن ئەم بڕیارەدا کە بە پێل لە بەردەڕەش و بێتە سەر دوا مەنزڵی سەرۆک مام جەلال. بەڵێ من وەکو پێشمەرگێکی لوای 112 ئەندامێکی کۆمیتێ رەخسینی بەردەڕەش لە ڕۆژی پێنجشەمەوە بڕیارمدا بە پێ بەڕێ بکەم بۆ سەر ئارامگەی هەڤاڵی خۆشەویست هەڤاڵی کۆچکورد و مام جەلال وەک وەفایەک وەک هەستێک ویستم ئەم ڕێگایە ماندووبوونە بە پێ ببڕم بۆ ئەوەی بەڵێنی خۆم دووپات بکەمەوە لەسەر ڕێبازی ئەو بەردەوام بین. مام جەلال هەمیشە پاڵپشتی پێشمەرگە بوو ئێوە تا چەند لەو پاڵپشتانە یا تا چەند دڵگەرمە بوون بۆی کە مام جەلال هەمیشە پاڵپشتی پێشمەرگە بوو بە پێشمەرگە و خۆی میشە لە پێشمەرگە نوێەکان و پێشمەرگە کۆنەکانی ئەنی هەرچەند وەسفی مام جەلال بکەی بەڕاستی کەمە تا ئێستا لە ئێستاوە تا ڕۆژی قیامەت وەسفی بکە هەر کەمە چکە خوای گەورە لە 100 ساڵ پیاوێک بە قەومێکە بەخشێت پیاوەکەی ئێمە شەڤاڵ مام جەلال بوو